لا پیرمام و لەسەر یاریگای خۆی پێشمەرگەی هەولێر لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 16 خولی نایابی کوردستان پێشوازی لە شێروانەی پاڵەوانی وەرزی ڕابردوو کرد. دوای ئاڵوگۆڕی چەند هێرشێک لە نیوەی یەکەم لە نێوان هەردوویانە لە خولەکی 36 محەممەد حوسێن بربەستی یەکسانی بڕی و بە ئەسیستی کۆڕنگ محەممەد گۆڵی یەکەمی بۆ شێروانەی میوان تۆمار کرد. پێشمەرگەی هەولێر هەوڵی یەکسانکردنەوە یاریەکەی دەدا و زوو وەڵامی شێروانەی دایەوە. لە خولەکی 41 فرانسیس دادزی بە ئەسیستی ئاکار عەبدولحەمید گۆڵ یەکەم و یەکسانیان بۆ خاوەن ماڵ تۆمار کردەوە. بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم ئۆهای بۆ ئەنتۆنیۆ لە شێروانە بە کارتی سوورکرایە دەرەوە. لە نیوەی دووەم شێروانە کەمی ڕێژەی یارزانانی پێوە دیار بوو. پێشمەرگەی هەولێر بە تەواوی باڵا دەست بوو. لە خولەکی 52 کارزان سابر بە تۆمارکردنی گۆڵی دوم تیپەکەی لە یاریەکە پێشخست. یەک خولەک دواتر هەمان یاریزان گۆڵی دووەمی خۆی و سێوەمی پێشمەرگەی هەولێری تۆمار کرد. لە خولەکی 66 فرانسیس دادزیش گۆڵی دووەمی خۆی کرد و ئەنجامەکەی بۆ پێشمەرگە کردە 4 گۆڵ. لە بەشی دووەمی نیوەی دووەمی یاریەکە هەردوو تیپ هەوڵی گۆڵی زیاتریان دەدا، بەڵام ئەنجامەک خۆی مایەوە و بە 4 گۆڵ بەرامبەر تاکە گۆڵێک بە سوودی پێشمەرگەی هەولێر کۆتایی هات. یاریەکان بۆ ئێمە بەڕاستی هەمووی زۆر قورسە لەبەرەوە ئێمە چێبڕچێمان دەکرد لەگەڵ ڕزبەندەکانی کۆتایی شێوانەیەکێکە لە تیپە بەهێزەکانی خولەکە. ستێسێکی زۆر بەڕاستی لەسەر یاریزانەکان هەیە. ئێمە هەوڵمان بەڕاستی لە ڕووی دەرونیە تیپەکە ئارام بکەینەوە، ئیشمان لە سەخاڵە بەهێزەکان لاوازەکان یانی پێشمەرگەی کردو دەستنیشانمان کردبوو. الحەمدولillah خوای گەورە موفەقکردن توانیمان سەرکەوتن بەدەست بێنین. وەڵا ئەویان کەوتۆتە لای ئیدارە بە شێوەیەکی کاتی من تیپەکە بەڕێوە بم تاواکو ڕایەنەرێتێن. من یاریزانەکان ڕۆحێتێکی زۆر باشیان هەبوو، دڵنیا بووم کە ئەنجامیان زۆر باشترە بوو، بەڵام ئەو کارتە وای کرد کە لە جێوی یاری دەربچن. بەم شێوەیە هەردوو تیپ بوونە خاوەنی 19 خاڵ و لە خانەکانی حوتەم و هەشتەمی ڕیزبەندی خولی نایابی کوردستانن. حوسێن محەممەد کەناڵی پێام پیرمام.